سڵاو ئەمڕۆ هەڵدەسین بە ئەنجامدانی نەشتەرگەری دروستکردنی ڕیباتی سەلیبی لە بۆ نەخۆشە کە وەرزشوانی یاری تۆپێنە و بەهۆی یاری تۆپێنەوە دووچاری پسرانی ڕیباتی سەلیبی بووە کە یەکە لە هۆکارە هەرە باوەکانی ئەم نەخۆشیە. لەگەڵمان بن با بزانین چی لە بۆ دەکەیت. وەک بینیتان بەم جۆرە ئەنجامدانی نەشتەرگەری دروستکردنی ڕیباتی سەلیبی ئەنجام دەدەین. پرسیارێکی زۆر گرنگ کە زۆر جار لێمان دەکرێت بۆ ئەو نەخۆشانەی کەوا دووچاری پسران ڕیباتی سەلیبی دەبنەوە، ئەویش ئەوەیە کە لێمان دەپرسن زۆر کەی دەتوانین بگەڕێنەوە یاری تۆپێن. گەڕانەوە بۆ یاری تۆپێن بە چەند قۆناغێکدا دەچی. حرەکەی یەکەم یاخود جوولانی یەکەممان یەکسەر دوای نەشتەرگەریە چەند کاتژمێرێک دوای نەشتەرگەری نەخۆشەکە دەتوانی بڕوە. گەڕانەوە بۆ ئیش هەفتەی پێدەچی و گەڕانەوە بۆ یاری تۆپێن لە ماوەی 3 مانگ یاخود کەمتر لە 3 مانگ یاخود بە مەزبوطی بیڵێن بە 12 هەفتەی نەخۆشەکە دەتوانی بگەڕێتەوە ناو یاری تۆپێن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.